سڵاو بینەرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنامەیەکی نوێی دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامەی ئەمجارەی دەنجی خەڵک باس لە ڕاپەڕینی خەزای بەردەڕەش دەکەین 30 ساڵ بەسەر ڕاپەڕینی خەزای بەردەڕەش تێدەپەڕێت کە ئەو قەزایەی بە ڕاپەڕینی دەواازەی بادینان ناسراوە لەگەڵ هاوڵاتیەکان گفتوگۆ دەکەین و ڕابچوونی هاوڵاتیانی ئەو قەزایە لەسەر ڕاپەڕینی بەردەڕەش وەردەگرین با بزانین هاوڵاتیانی بەردەڕەش چیمان پێ دەڵێن فەرمونون بینەرمان بن. پێشەچی بەخێر بن لە 30 ساڵە یادی ڕاپەڕینی قەزای بەردەڕەش پیرۆزبایی خۆم ئاراستەی گشت کوردێک و کوردستانیەکی ئازیز و بە تایبەت قەزای بەردەڕەش بەڕاستی یعنی دەستکەوتەکانی ڕاپەڕین دەستکەوتێکی گەورە بوو بۆ گەلی کورد و بە تایبەت گەلی کوردستان و قەزای بەردەڕەش بۆیە دەبێ ئەو دەستکەوتەمان قەت لەبیر نەچێ من وەکو گەنجێک کە لەو تەمەنە نەبوویمە بەڵام باب و باپیرامان و قزم و دۆستانی ئەو قەزایە هەستان بە ڕاپەڕینی ئەم یادا یعنی هەستان بە ڕاپەڕینی ئەم ڕۆژە مەزنا کە حکوومەتی بەعسیان وەدەرنا لە هەرێمی کوردستان و لە قەزای بەردەڕەش بە تایبەتی بۆیە دەستی ماندووبوونیان دەگوشین هەمیشە پاڵپشت و پشتیوانیانین ئەبێ بەجددی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئاوڕێکی جددی لەو کەسانە بداتەوە کە هەڵسان بەو ڕاپەڕینە مەزنا بەو دەستکەوتە مەزنا بۆ گەلی کورد و بۆ قەزای بەردەڕەش بەڕاستی ئێستا دەبینی لە ئارامیەکی باش داین و لە کەشۆڤایەکی کوردایەتی داین ئەبێ بەجددی یعنی ئاوڕێکی جددی حکوومەت لەو کەسانە بداتەوە. باشە وەکو دەستکەوت بامڵێن ئەو گەنجانەی بامڵێن ئەو کەسانەی کە هەوڵاتیانەی کە لە بەردەڕەش ڕاپەڕینیان کردژی بەحەز دەستکەوتەکان بەدی هاتوون پێتان وایە ئەو دەستکەوتانەی کە توموحی خەڵکن لێسەدا هاتووتە دی بەجددی یعنی تۆ دەبینی کەسانێک ڕاپەڕینیان کرد کەسانێکی دیار لە قەزای بەردەڕەش ئەم کەسانە ینی پشتگێ خراون لەلایەن حکوومەتی ینی خۆزایی بەردەڕەش و بگرە حکوومەتی هەرێمی کوردستانیش یعنی بەڕاستی دەبی ئەم کەسانە ئاوڕێکی زدیان لێ بدرێتەوە لەبەرەوەی ئەو کەسانە بە هەوڵ و ماندی بوون و بەتاقەت و بە خوێن ئەو ڕاپەڕینیان کرد کە ئەو ڕاپەڕینیان کرد و حکوومەتی بەعسیان وەدەرنا ئەوە بە ماندیبوونی خۆیان بوو بە دەستکەوتی خۆیان بوو بە دەستکەوتێکی کوردایەتی بوو ئەبێ حکوومەت ئاوڕێکی زدی لەو خەڵکە بداتەوە چونکە ئێستا دەبینی لە کەشوایەکی ئازاد داین و حکوومەتی خۆجێیی خۆمانەیە حکوومەتی کوردیمانێ حکوومەتی باسمان وەدەرناوە ئەبێ حکوومەت ئاوڕێکی زدی لەو خەڵکە بداتەوە. بەڵێ ڕاپەڕین وەرچەرخانێکی مێژووی بوو لە بزاوی ڕزگاری خوازی میلەتی کورد ڕاپەڕین توانی کۆمەڵێک دەستکەوت بەدی بێنێتن کە لە ئێستادا ئەو دەستکەوتانە بەرجەستان هیوادارم دەستکەوتەکانی ڕاپەڕین کە بە خوێنی پێکاتەکانی خەڵکی کوردستان بەدەست هاتووە بە بەرگریکردنی هێزی پێشمەرگی کوردستان بەدەست هاتووە بپارێزرێتن و ڕاپەڕین بە تایبەتی بۆ خەڵکی بەردەڕەش خۆی لە خۆیدا ئەگەر بۆ ناوچەکانی تر جیاوازی هەبێت بۆ بەردەڕەش دوو جار جیاوازە چونکە هاوسنوور بوو لەگەڵ پارێزگای مووسڵ تاوەکو ئێستاش ینی کاریگەری زمانی عەرەبی و کللتوری عەرەبی لەسەر ئەو ناوچەیە بوونی هەیە بۆ پێی وەک گوتم هاوسنوور بووە لەگەڵ پارێزگای مووسڵ و زۆرترین پیاوانی ڕژێمی بەعس لێرە باڵادەست بوونە بەڵام خۆشبەختانە بە دەست و بازووی خەڵکی بەردەڕەش و کۆمەڵێک پێشمەرگەی قارەمان لە پێک هاتە جیاوازەکان توانیان بەردەڕەش ئازاد بکەن. باشە
بەردەڕۆژ کە بە دەواازەی ڕاپەڕینی بادینان ناسراوە ئایا وەکو پێویست خزمەتی بۆ کراوە خزمەت کرای بە بەڕۆژ هەڵبەتە ئەو پرۆژە خزمەت گوزاریانەی کە لە دوای ڕاپەڕینەوە لە سنووری قەزای بەردەڕەش جێبەجێ کراوە لە ئاست داخوازی خەڵکی سنوورەکەنیەوە لە ئاست ئەو قوربانیدانەی خەڵکی سنوورەکە نییە کە بۆ ئازادی و بۆ ڕاپەڕیندایان دەکرێت حکوومەتتی هەرێمی کوردستان زیاتر گرنگی بەو دەبەرە بداتن بەو پێدەڤەرێکی کوشت و کاڵیە و هەروەها هاوسنوورە لەگەڵ پارێزگای مۆسڵ هەولێری پایتەخت و پارێزگای دوهۆکی ژیانی واتە خاڵی بەیەکەوە بەستنی سێ پارێزگایە دەکرێت حکوومەت یاریمی کوردستان فۆکسی زیاتر بخاتە سەر قەزای بەردەڕەش بۆ ئەوەی خەڵکی ئەو دەڤەرەش هەست بەوە بکەن کە کاتێک ڕاپەڕینیان دژی زوڵم و زۆرداری بەعس ئەنجامدا لەژێر سایە سێبەری حکوومەت یاریمی کوردستان بەحەسێن. ماما مادی نەبن سەرچاوم خداحافظ کاز ڕاپەڕینیت بەبیردێ ئارێ وەڵڵا ڕاپەڕین لە بەردەڕەشی کوکرا بە خودێ من ئەو کات مالم لە کانیلان بێ ڕاپەڕین بەبیرم تێت ئەوەل واحد هەلستیان لە منتەقەی بادینان عادل فیتەر بێ یەکەونە باک پاشی عەزۆ گەرزە بێ و ئەمن بەخۆم باوکمیش پێشمەرگە بیە و خەیات هێزش بیە باشە خۆشت بەشداری کردبوو ناوەڵە من ئەو کات منداڵ بێم بچوو ئارێ وەڵڵا پیا و درۆ نەکەت و سلااو و ڕێزمیش هەیە بۆ باشە ئەوانەی کە گۆتیتیان بامڵین دووتیان جێڕایتەوە ئەوان چۆن بوو ڕاپەڕینیکە کوکرا یەکەم جار چوونە چێندەرێ لە چێندەر دەستی پێ بەخۆی ئەوە سەر چێندەرێت چ دەستگای بەخۆی ڕاپەڕین ئەوە لە ڕانیە کردیا دەزانی لە بەردەڕەش منتەقەی بادینان ئەوەل واحد بەردەڕەش و پێشوەخت خەڵک کەونەباک کردیان باشە خەڵک کەونەباک هاتنە چێندەرێ لە ناو بەردەڕەش من دەزانم من نەداتمە بەردەڕەش لە کاینان دەرکەی جسریان کرد و هاتنەوێ خالم مححمید تەیب لەگەلیان بی و ئەحمەد تەیب ئەویش پێشمەرگە بێ لەگە بابم لە هەفتەیە و چار سەرەتا پیرۆزبایی لە جەماوەری قەزای بەردەڕەش و دەوروبەری دەکەم کە وەکو دەڤەری ڕاپەڕین و سلێمانی و شارەکانی تر هەستان دژ بە ڕێژەی میلە ناوچوو ڕاپەڕینی ئەنجامدا بەڵام بەداخەوە قەزای بەردەڕەش تەمەشا دەکەی هەر وەکو ڕابردووە هیچ گۆڕانکارێکی بەرچاوی بە خۆی نەبینیوە هیوادارم لە حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان خەمێک لەم دەڤەرە بخۆن لە ڕێی خزمەتگوزاری و پێداویستە سەرەتاییەکانی ژیان. باشە ئەو دەستکەوتانەی کە خەڵک ئامانجی پێ بوو کە 30 ساڵ پێش ئێستا کە دەویست خەڵکی هەرێمی کوردستان بە ئامانجەکە گەیشتن زۆری بەدی نهاتبووە بەڵام ئێمە لە ژێر ئالای خۆمان ئێستا ئەوە شتێکی زۆر گرنگ بۆ خۆمان بەڵام وەکو پێویست نییە. باش بەردەڕاش لە دوای ڕاپەڕین و پێش ڕاپەڕین هیچ جیاوازێکی هەبوو بڕوا ناکەم هیچ سیوالە بەرچاو نییە. بەردەڕاش پێویستی بەچیە وڵامە بەردەشیی بەوە نەکرێت پێویستی بە هەموو شتە خزمەت گوزاری خستەخانەیە جۆت ساییدا تەمەشا دەکەی ناو شارەکان هەمووی هەروەکو ڕابردووە خۆ سنتەری شار ڕسیفەکانی بۆ وایق نەکراوە هیچی نییە خزمەت گوزاریەکان 100% بێ بەشە. بەڵێ باشە پێتان وایە خەڵک ڕاپەڕینی کرد خەڵکی بەردەڕەش بۆ ئەوەی خۆشگوزەران بن و بۆ ئەوەی خزمەتێک بامڵێن لەلایەن بەرپرسان بۆ قەزای بەردەڕەش بکرێ پێتان وایە ئەو خزمەتە و خۆشگوزەرانی هاتوتە ئاراوە نەخێر هیچ ناتوتە دی
دەبێت لە داهاتوو حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان خزمەت بەم دەڤەرە بکەن. بەردەڕەش بە گۆترە نەبوو بێتە ساندن، بەردەڕەش هەموو مستەشاری لێبوو، مستەشارێنە بە قووەتی لێبوو، زێباری و هرچی و سوورچی و گۆران و ئەنواع مستەشاری لێبوو. بەس ئەمە وەکو حماسێک لە دڵمان بوو لە پێشمەرگاتیە قەدیمەوە هەتا گەشتنی ئەوڕۆکە، یعنی حماسی پێشمەرگاتی و کوردایەتی هەنە ناو دڵمان بوو کە خەبەرمان زانی ڕانی ئەگریا و هات هەر بە رادیۆن گۆماندای هەتا گەشتە کەلک لە کەلک گوتمان هەستین دامە بچنە بەردەڕەشی دەواازەی بادینان بەردەڕەش کردیەوە. بەس بەردەڕەش بوو سەرهەلدانی کردیە، بەردەڕەش بوو هەتا باشک و بەعزان چوو شەیدی دایە و بەردەڕەش زۆری کردیە. بەڕاستی ئەمە چەند خزمەکبین لە گوندێکەونە باشی هاتنیە بەردەڕەشی خەلچێ بەردەڕەشیش لەگەڵمان هەلستان بەڕاستی ینی قوسیریان نەکرد. ئەوەل جار هێرشی بارەگای عیزبی بەحسمان کرد، تەقەمان لێ کرد، هەندە خۆیان تەسمیل کرد، هەندێکیش بازیاندا. ئەوەی خۆی تەسمیل کرد هینامانە لە مالی حاکم عەبدوڵای بین هەتا پشتی نێوڕایێ ئەو جوانم ڕەوان کردەوە لە نەیانەمان کوشت، کەسمان نەکوشت بەڕاستی. ئەمە چاومان لە کوشتنی عالەمێ نەبوو، بە چاومان لە حەقێ بوو، حەقی خۆ ئەمە ئیسپات کەین لەسەر حکوومەتێ بەعسی. وڵاهی ئاسان نەبوو، بەلێ جورعەتی دەویست، ئەوەش جورعەتی دەوێت کە تو پێ بوەستی نەنا ئەوەندە مستەشاری هەلتی. بەس من ساحیب خزم و ڕاست قەومەکی زۆرم لە پشت بوو و بە تەواوی ئەمە کۆنتۆرمان کرد بەردەڕەش و خەلکی بەردەڕەشیش بەعام سعید قەچۆ ئەوەل جار هات پانزیخانەی لەگەڵم کردەوەوەکی ناوچە و ناحیەمان گرت، پانزیخانەمانیش گرت، سویچمان لێ ساند و کردمانە عایدی بەرەی کوردستانی. ئەمە هەفت کەس بووین، ئەوەل جار هەت کەس لە بەردەڕەش لە کەونەباکی هاتین هاتنە بەردەڕەشی. یەک لەوان لوقمان باجەت بوو، مشیر شاکر بوو، سابر عەبدوڕەحمان بوو، زرار کوڕەکەی من بوو، ڕزگار کوڕەکەی من بوو، عوبێد کوڕێ برام بوو. ئەوانە ئەمە لەوانە هاتینە بەردەڕەشی. وەڵاوانە دیشم لە بیر نایە چەند کەسی دیبین، بەس 6-7 کەسێک بین هاتین. خەلکی بەردەڕەشیش لەگەڵمان هەلستان بەڕاستی، یعنی بلێم هەلستانە بەردەڕەشیش حماسێکی بەقووەت بە کولیلی هەلدان و چەپلە کوتان و ئیشەکە دەبر بوو. خانیەکەی منیان بەلێ من قەسرێکی دوو تابقم هەبوو لە گوندی کەونەباشی مدورنەعیا و هەندێکی ژوا لێرەنە دەزانم چێنە و چێژ نینە هەمیان چین. هەندێک ڕەحمەتێ خۆیان لێبی نەمانە، هەندێکی ژمانە. وەڵام کارەکەی ئەمن بووم کە سەرهەڵدانم کردبوو. سەرهەڵدانەکە بە نای من ئەوەی دەگەیشت چێوەی کردیە دەیگۆ عادڵفیتەر، هەرچی دەیگۆ عادڵفیتەر غەوغایی کردیە. کورەکە کە مە سەرهەڵدانمان کردیە غەوغایی چێ. بەس ئەوەیە مەسەلەکە جەچی لە کەونەباشی گوندێمە خانیە منیان دەرکەکانیان هەموو شکان، ئیستەش هەڕ دەرکەکان هەموو شکایە، بەس بەجێمێ لە ئێرێ هاتیتمە بەردەڕەش. وڵات دەستکەوتەکانی ڕاپەڕین ینی بەقەدرێک گەورە لە ڕاپەڕین دەکەنەکە بڵێن دەستکەوتەکانی بەدیناتیە، بەڵام ئەگەر بڵێن لە پاراستنی دەستکەوتەکانی کەمتەرخەم بووینە یاخۆ وەکو پێویست بە هەنای جێبەجێکردنی هەموو دەستکەوتەکانی نەبووینە، یاخود ملەتی کورد بەگشتی
چاوەڕوانی زیاتر بوو زیاتری دەستکەوت بوو لە ڕاپەڕین ئەویان لەوانەیە لێمێ بڵێ هەمویان بەدیناتە بەڵام ئەگەر بلێ زەربی لێ دەدەم ناوە بێوجدانێکی زۆر گەورەیە مەڵە کورد لە حاڵەتێکدا بوو ئێستا لە چیدایە کەی ئەمن و تو کاکە ساڵی تۆ لەوانەیە نەبوو بووی ئەو بەرواری من باسی دەکەم بەڵام ساڵی 91 من تەمەنم 23 ساڵ بوو کەی من و تو ئەو ئازادیەمان هەبوو مایکێک لە دەستۆ بی و منش بە ئارەزووی خۆم بە تایبەت ئەو ڕۆکە ئەو ڕوو دوونێکە و یادی جلی کوردی دەتوەرە لە ساڵی 91 لە نۆتەکان ڕۆژێک لێ بنابە ناوی جلی کوردی و نازم یاخود نەورۆزی خۆمان کە سەر ڕای هەندێک تەحەفوزاتی مێژوویشمان لەسەر ئەو وشەی نەورۆز و یادی نەوروز بەڵام ئەوە جێژنێکی بوویتە نەتەوەی کورد و ئەو کاتی پێیان دەگۆ عیدی شەجەرە جەژنی درەخت چۆن دەستکەوتەکان هیچ دەستکەوتێک بە دیناتە دەستکەوت بە دیاتە بەڵام کورد شایەنی زیاترە مادیبوونی کورد ڕمێژووی کورد قوربانیەکانی کورد شایەنی زیاتری دەستکەوتە بڵێ ئەو ملەتە ملەتێکی شۆڕژێر بووە ملەتێکی نەتەوەیی بووە ملەتێکی خاچ خۆی ویستە ملەتێکی بەڕێز بووە لەگە قیادەکەی خۆی لەگە سەرکردەکانی خۆی لەگەر فەرماندەکانی خۆی ئیتر ئەو ملەتە حەقی زیاتری هەیە خزمەت بکرێت بەڵێ لەگەوتم وای باشە ڕاپەڕین 30 ساڵ بەکو دەڵێن بەردەڕەش 30 ساڵە ڕاپەڕینەکەی بەسەدا تێپەردەبێت و 30 ساڵ وەک پێویست خزمەت بەو قەزایی کراوەکە بەردەڕەش بە دەرەوازەی ڕاپەڕینی بادینان ناسراوە بەردەڕەش ینی ئەوەشیان ناکرد ینی تو ڕەش و سپی ناکرد یا سپی بەردەڕەش خزمەتی نەکراوە خزمەت کراوە ینی ئەگەر هەر تەمەشایکی دەوروبەری خۆت بکەی ئەوەی پێشی 30 ساڵە ئەو پیاوەی 30 ساڵە مردووە ئێستا بێتەوە بەردەڕەش جارێشتر داوای لە عەزراییلەکە دەڵێ بمبەوە لە بەرەوەی نازانیم بستەوە مالی خۆی گۆڕانکاری نەبووە خزمەت کرایە بەڵام بلێ بەردەڕەش ئەگەر بەراورد بکەی لەگە هەندە شوێنی تر نەخێر نەکراوە خزمەتکردنی بەردەڕەش لە ئاست گەورەی بەردەڕەش لە ئاست قوربانی بەردەڕەش لە ئاست ئەوەیە کە دەواازەی ڕاپەڕینە نەخێرنا لەو ئاستە نیە ینی یەک لەو قەزانەی فرامۆش کراوە ینیمە زۆر زاران دەمانگۆ قەزای بەردەڕەش سەر بە قەزای ئاکرێ خەڵک ڕخنیان لێ دەگرتین نەخێر ینی ئەگەر وەکو دەواازەی ڕاپەڕین وەکو ینی کلیلی ئازادی بادینان نەخێر ئەو خزمەتەی نەکراوە زۆریشی ماوە بکرێ و خەڵکەکەشی و قەزایەکەشی شایانی زۆر زیاترە لەوەی بۆیان کراوە والله بالنسبة له ببردرشي لبردرشي هێشتا لە منتەقێ ئەوەی نەتەقی بۆ لێرە تەقیەوە خەلشی بەردەڕەشی بە جوانی هەستان ینی کەتنە دویان حتا لەسەر ئەو بانایە سەر ئەو بانای ئێرە چونە سەر ڕەبیەکانیان ساقت کرد خەلشی بەردەڕەشی بەڕاستی خۆیان ماندی کرد ڕاپەرینیشی جوانیان کرد و لێرە کەت حکوومەتی بەعز حتار لەو گردانش ئاوایان کرد و بالنسبە لە بۆ بەردەڕەشی چکرایەت نەکرا بەردەڕەش زۆر بێخودانە بەخوای بەردەڕەش بێخودانە بەردەڕەش ئەوە بیتە قەزا هەتاڵ ئەوە مالموا لێرەیە شارعەک نییە ئاومان بە زەعیفی دێت کەهرەبمان خراپ بە هەموو شکلێکی ماندیە بەردەڕەش زۆر بەردەڕەش ماندیە ئەرێ وەڵڵا بالنسبە لە بۆ مەسەلەی ڕاپەڕین خەلکی بەردەڕەشی گەلەشیان کرد و تەقسیریان نەکرد بە خودای ینی حتا بلێ حتا سەیسکان کە دەن حکوومەتی لێرە خەڵک ئەو بامڵێن هەمویان پێکەوە هەڵستان دژی هەستان بە دزی حکوومەتی بەعز لێرە بەخوای مەقڕەکانیان ساقت کرد زوز و ساقتیا کرد هێشتا لە ئاکرێ ساقت نەبوو بەردەڕەشیان ساقت کرد لێرە بەرایەن لە سارێ حکوومەتی گرت سیلا تێدا بە تشتا بێ حکوومەتی بەعز هەمیان گرت و هینیان بەردەڕەشی هەمیان گردەوە سیلا میلاکان دەرکردنی بەحەز بە ئاسان بوو بە خودای زعمبنە و بەزەکە خوددا شەشی بینی ئەو هینای ئەرێ وەڵە نەخۆ کەس ئەفکرینە دەکرد لۆ حکوومەتی بەعز بڕوخێت کەس باوری نەدەکرد بەس ئیشەکە
خواهینای و کوردیش تەقسیری نەکرد لە هەموو لایەک ڕاپەڕین حکوومەتیان ساقط کرد خەڵکە و کاتی هەموو یەکدەم و لەگەڵ یەکتر زۆر 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 حتا ئەوی هەندێکی ناو حیزبی بەعز بوون بەگەڵ جەماوەری کەتن تەقسیریان جەماوەرەکەی ناو جەماوەری مەوجود بوومە من لە بەردەڕەشی گەیشتە ناو مەقەڕێ بەردەڕەشی و کەتنە دویان حتا لە گردەکەش ئاویان کرد بە تفەنگە کەتنە دویان باش ئەگەر لە لەبیرت دێ یەکەم جار لە چێن دەردەستیان پێکرد بە خودەوە دەڵێن لە ئەوەی ڕاپەڕین بەس وەڵام لە بەردەڕەش هێشتن دووهوک لە بەردەڕەش مەبەستم لە بەردەڕەشی یەکەم جار با منی خەڵکەکە هێرشی کردە سەر چێن دایری حیزبی لێرە بوو دوسێ دایری حکوومەتی حیزبی لێرە بوو کەتنە دویان بە تفەنگان کەتنە دوێ حتا لەو گردش ئاوایان کردانە بە تفەنگە هەندێکیان خۆیان تەسمی کرد دوایە بەردایان کرد تشتیوا زۆر بوو ئەوانە هەبوو لە هەڵاتنیش حالا پاسۆن هەلاتن تۆ هەندێکی هەبە بەرکەتن هەندێکی هەلاتن ینی خوددا تێکیانیدا باشە خەڵک ئەو ڕاپەڕینی کرد کە ژیانی و باش بوو و ژیانی خۆش بوو گوزاران باشە ئەو ئامانجی ڕاپەڕین هاتیتە دی یعنی ئەوی کە دەیویست لە دڵیدا بوو گەنجە بوو کە ڕاپەڕینی کردیژی سەدام حوسێن ڕاوەستە ڕژێمی بەعەز ڕاوەستە ئایا ئەو دەستکەوتەی بەدەستێنە کە خۆی دەیویست بەخوای دەزای چیە ئەو دەستکەوتە لۆ برای خۆم بلێم ئەو دەستکەوتە ڕبعکاتێتی یەک ڕبع سێ ڕبعی مایێشتان ئارێ وەڵا گەنجەکان معموو بئیشێن خەدەمات زەعیفە کورە هەموو شکل بە هەموو نەوعەیەک یعنی زەعیفە شۆرمان ئارێ وەڵا ڕبع شادێتی ڕبعک هێشتا ماوە هێشتا ماوەری مایە دلمان مرتاح و باشترە لە وەختی حیزبی بەعەز مرتاحین ئەمانەتەیە بەس وەڵاهی عالەممان دیە لە قەزلی جاعیلان بیناو ئەوان شارعوبانمان هەموویمان دیە بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرە هاتنی کۆتایی بەرنامەی ئەم زارەی دەنگی خەڵک لە قەزای بەردەڕەش ئەوێکی ویستی بوون ئەمە ڕابوو چنی هاوڵاتیانی قەزای بەردەڕەش بوو لەستە تەوەرەکەی ئەم ڕۆکەمان سپاسی ئەوە دەکەین کە بینەرمان بوون سپاس بۆ کامیرەمانم جەلال گۆران کە وێنەکانی بۆ ئێوە گواستەوە تا بەرنامەیەکی دیکا و تا تەوەرێکی دیکە ڕێز و خۆشەویستی من قۆبوڵ بکەن بەخوای گەورەتان دەست پێرم خواتان لەگەڵ